بنێرانی وەڕێزی بیرخان ئەمڕۆ میوانێکم لەگەڵدایە کە دەتوانین بڵێن تەواوی ژیانی خۆی بەسەر بردووە یاخود لەگەڵ ڕۆکەکان بەسەر بردووە بۆ ناسینی ئەو جیهانە سەوزەی دەوروبەرمان لە هەر گەڵایەک چیرۆکێک لە هەر گوڵێک ژیانێک بەو پەڕی عەشقەوە لەگەڵ ڕۆکەکانی کوردستاندا ژیاوە و نهێنیەکانی زۆرینەی زۆری ڕۆکەکانی کوردستانی لەلایە میوانەکەم تایبەتمەندە لەو بارەدا ئەو جیهانە سەوزەی لە دەوروبەرماندا ئێمە هەرێکێک لە ئێمە ڕۆژانە بەلای چەندین ڕۆک و سەوزاییدا دەڕۆین کە ڕەنگە نەزانین تەنها تێپەڕینێک بێ بەڵام میوانەکەم کە بەڕێز کاقەیوم عەبدولکەریمە ڕەنگە ئەو هەندێکیان تەنها بە بۆنکردنێک هەندێکیان بە تامکردنێک چەندین چارەسەری تەندروستی لێدۆزی بێتنەوە و سەرڕای هەموو ئەمانش کە هیچ کات ڕەزیلی نەکردووە لە بەخشینەوەی تەواوی زانیاریەکان لەسەر ڕۆکەکانی کوردستان بۆ خەڵکی کوردستان و بگرە هەموو جیهانی کە بە زمانی دیکە بە دۆبلاژکراوی و ژێرنووسکراوی بینیومانەتەوە چۆن زانیاری بەخشیوە جا من ئەمڕۆ زۆر بەبەختم کە لە بەرامبەریاندا ئەنیشم و لە بەرنامەی بیرخان گفتوگویان گەڵتەکەم زۆر بەخێر بێت لەشە ساغ بێت سەرکەوتوو ئینشاءالله. سپاس بۆ جەنابتان. کاقەیوم من مەبەستمە هەر لە سەرەتاوە پرسیاری شتێک لە جەنابتان بکەم دەمێ بڵێم سەرەتا دەکرێت باسی چیرۆکێکی دەستپێکردنی تۆ بزانین چۆن لەگەڵ ڕۆکەکان ئاوا کەوتیتە ئەو جیهانەوە و هەروەها چۆن و کەی ئارەزووی جەنابتان دەستی پێکرد بۆ دیاریکردن و کەشفکردنی نهێنی ڕۆکەکان. پرسیارەکەت بە چەند ڕستەیەک دەستی پێ کردووە بەڵام وەڵامەکەی ئاخۆ بە چەندین ڕستە ئەنجا پامەکەم ئەتوان بگەێنم. هەڵبەتە دەست پێ چوونە ناو بوارێکەوە ڕێکەوت نییە ڕێکەوت نییە نە بیرکردنەوەیکی زۆر چۆن لێ جیهانێکی فراوان تۆ ئەتێ بچیتە ناوی کەواتە دەستپێکردنەکە بە سوتفە نەبووە بە ڕێکەوت نەبووە ئەتوانم بڵێم لە سێی ناوەندیەوە من حەز و ئارزوم ئەوە بووە کە چۆنەڵێ متابعەی بەدواداچوونم هەبێ بۆ تەندروستی لەشی مرۆڤ کە چۆن تەندروست بژی چی بخوا باشە چی نەخوا باشە ئەتوان بڵێم لە سێی ناوەندیەوە من لەسەر ئەوە خوێندنەوەم هەبووە لە گۆڤار و لە کتێبەکانە بەڵام بە تایبەتی کە هاتمە ناو بواریەوەی کەوا پێویستە من ڕوەک بناسم سروش بناسم بە تەواوەتی با بڵێن تەندروستی مرۆڤ بناسم و بزانم چی باشە و چی خراپە لەکوێوە دەستی پێ کرد برادەرێکم کتێبێکی یامێ بە ناوی خامخواری زیندەخۆری کتێبەکە فارسیە دکتۆر ئەرشاویر دەراواسیان ئەرمەنیە ئەو دایناوە ئەویش بە سوتفە ئەوەی دانەناوە لە خۆیەوە هات بێ ئەم بیرۆکەی داڕشت بێ نە لە ئەنجامی ئەوەی کە خۆی نەخۆش بووە ناڵی نەخۆش بووە بە دوواداچوون و پزیشک و ئەملا وڵاتان گەڕاوە لە ئەڵمانیا ڕێیەکەوێتە مەکتەبەیەک کە ئەخوێنێتەوە ئەڵێ سروشت باشترە خواردنی سروشتی باشترە خواردنی تازە و فرێش باشترە تا چێشت و گۆشت و ئەمانە ئەچێتە ئەو جیهانی کە پێڵێ زیندەخۆری خامخواری زیندەخۆری چییە؟ زیندەخۆری بابەتێکی چۆن لێ فراوانە کە کتێبەکەم خوێندەوە تێگەیشتم کە من تا ئێستا توانم بڵێم هەڵە بووم کە من وام ئەزانین خواردن تەنها پێگاتووە لە چێشت و گۆشت و هێلکە و باڵێن بەروبوومی ئاژەڵی بەڵام لەویا تێگەیشتم کە نەخێر سروشت ئەوەیە کە سروشتناسی تەندروستی تەواو و سروشتیانە ئەوەیە کە تۆ سروشتیانە بژیت گۆشت خواردنێکی باش نییە بۆ مرۆڤ تۆزێ بتوانێت خۆ دوور بکەیتەوە لە هەندێک شتی کوڵاو باشترە باشترین خواردن چییە؟ گوێز و بستە و باەم و بارەی پێڵێ کەرزات چەرەسەکان بە کورتی چەرەسەکان گوێز بستە باەم گاز و ئەمانە باشترین خواردنە لە دوای ئەو میوە لە دوای ئەو سەوزە مەبەستم لێرا چییە؟ کەسێک نەخۆشە مەیوسە لە هەموو شتێک لە هەموو ڕێگایەکی چارەسەر باواز لە چێشت و گۆشت و هەمووی بێنێ بچێتە سەر چەرەسەکان میوە سەوزە ئەمانەوەیان لێ کردی جەنابەت ئاوا بەو جۆرە بۆ تێگەیشتنی خەڵک ئەو کتێبم کە خوێندەوە ئەنجا تێگەیشتم کە تەندروستی یعنی چی تەندروستی لەکوایە
چۆن بیدۆزیتەوە کاتە لەبەر خاتری خەڵک ئەوەندە ماویتە تۆ لەو بوارەدا کاقەی و ئەنجا کە هاتمە ناو بوارەکە بەڵێ. ئەنجا زانیم کە جا چییە خۆ ئەم سروشتە دروستراوەکەی خوایە خوا قەت نایە شتێک دروستکە سوودی نەبێ ڕاست خوا قەت نایە شتێک دروستکە سوودی نەبێ سێری کە خوا وەصفی هەنگوینەکە فیه شفاء للناس باشە سەرچاوەکەی هەنگوین چییە ئەو سروشتەیە ئەو هەموو وەکو گوڵەیە ڕاستە من چۆن بێم دڵم بێت محارەبەی سروشت بکەم دژایەتی سروشت بکەم ئەی بۆ نەیەم بیناسم باشتر نییە بەنایا بگەڕێم باشتر نییە بۆ دژایەتی بکەم ئەو کەرەوز و معدەنووس و تەرخون و نانایی کە ئەیخۆیت دقیچێکە بزانە چی تایە بۆچی باشە ئەو هەموو بەهاراتەی کە ڕیز کراوە لە بەخەتەوە تۆ بە ئاگاد لێن یەکرێتە ناو کفتە و کوبە و یاپراخ و شفتەکەتەوە ئەی خۆیت لەولا شوێت دژایەتیەکەیت ئەمە ناوێنێ چی ئێ تۆ بۆیان دا ناوێ خواردوتە ئێ وەرە سەیری کە بزانە بۆچی باشە بۆچیش خراپە بەڵام بۆچی خراپە کە بەغەڵەت بەکاری بێنی ڕاستە ئەجنا مستەحیلە خراپە نییە ئاخر من زۆرێکە بینم کە دژایەتی سروشتەکە ێ باشە وەکو وتم تۆ هاتووی لەناو خواردنەکە تا جۆرە لە چێشتخانە دانیشی سفرەکەی ماڵەوەی خۆتە بۆ تێکراوە لە زیرە و جاترە و ڕازیانە و دنیاشت لە مەکەتا بەکار ئەهێنرێ ڕۆژانە بۆ ناڵێ ئەوە خراپە لای بە بەڵێ ناتوانانی شتی وا بکەیت مستەحیلە ڕاستە دەوەرە کەواتە دوای بکە بزانە بۆچی باشە ڕاستە کاقی چۆن دەمەوێت بۆکو بۆت باسکردین گرنگی ئەو ڕۆکانی کەوای کرۆ جەنابەت ئەوەندە لە سەریان بمەنیتەوە لە سەرەتای کارکردنتەوە تا ئێستا مەبەستمە وەکو خۆتان بزانم کە ئەزمونێکی گەورەتان بەڕێ کردو سپاس بۆخوا و زیاتریشتان لێ چاوەڕێکین چ بەربەستێکی وەها هەبووە لە ڕووی سروشتەوە مەبەستم نەک لە ڕووە مرۆڤکاریەکان و چ بەربەستێکە بۆ بێتە بەردەمتان کە ئێوە لە بوارەکەی خۆتانە نەتوانن یاخود درەنگ بتوان بگەن بە زانیارێک بەنهێنیەک لەسەر ڕۆکەکان نا بگرە بە پێچەوانەوە بگرە بە پێچەوانەوە بۆ بە پێچەوانەوە چونکە سەرچاوەکان زۆر زەبەنە هەیە ئەگەر ئێستا ئینتەرنێت لە بەردەستایە خۆ 15 ساڵێک لەمە پێش ئینتەرنێتیش نەبوو لە بەردەستمانە باشەکەواتە سەرچاوەکان چی بوو؟ کتێبێکی ئەجگار زۆر فراوان هەیە سەرچاوەی زۆر باش لە هەموو زمانەکانە بە تایبەتی لە عەرەبی و فارسی من کە لەو دوانە زۆر شارەزام ئەنجا لە دوایە ئینگلیسی کەسێک بێوێ شارەزا بێ لە سروشت زۆر ئاسانیەتوانێت سەرچاوە ئەجگار زۆرە بەڵام ئێستا کە ئینتەرنێت هەیە من حەز ناکەم کەسێک پشت بە ئینتەرنێت بەسێ خۆ ئەگەر هاتووم زانیاریش لە ئینتەرنێت وەرگرت بڕۆ لە کتێبەکانیش چۆنەڵێ بەراوردی بکە بزانە لە سەرچاو باشەکانە بە هەمان شت واڵێ ئەنجا وەرە سەر بەکارهێنان کەواتە زۆر بە وریایی ئەگەر بمانێ ڕۆکێک پزیشکی بەکاربێنین زۆر بە وریایی تەنها سەرچاوەمان یەک کتێب نەبێ دوو کتێب نەبێ لە سێ کتێب زیاتر بێ ئەگەر کتێب بەکاربێنی لەماوەی ئەم چەند ساڵی کە تۆ کارتەکەی هەستەکەی گۆڕانکاریەکی وەها ڕۆیابێ لە ڕۆکەکان بە تایبەت ژینگەمان گۆڕاوە بارودۆخ و کەشوهەوا زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە کاریگەریان لەسەر ڕۆکەکان بێگومان هەیە بۆ نمونە زۆر باخ هەیە کە بەداخەوە ئەچێ موادی قڕکەر بەکارهێنێ قڕکەری با بڵێن کیمیاوی بۆچی ئەڵێ با جیا لە ناو باخەکەمان نەڕوێ ئەمە گەورەترین زەرەرە بۆ ڕووەک بۆ سروشت بۆ ژینگە تەنانەت بۆ هەنگ ئاخر هەنگ تۆ بەڕاستی بێ خزمەتی بکەیت چەندێ بتوانانی خزمەتی بکەیت ئەگەر بتوانانی گوڵێک بڕوێنی سوزانم دارێکی بەردار و گوڵدار بڕوێنی نەک بێ موادی کیمیاوی بڕێژی بەڕاستی تاوانە ئەمە یعنی دیارترین نمونەیە کە لە ناو ژینگا هەیە کە بەڕاستی زیانی ئێجگار گەوراگەیەنێ بە ڕۆک و بە هەموو حەشەرات و بە تایبەتی هەنگ و بە مرۆڤیش بێگومان باس لەوە کرد کە تاوانە ئەو کەسانی کە ئەو قڕکەرێک بەکاربێنن و ڕەنگە ئەو مەبەستی بێ بەر بمەکەی خۆی بپارێزە لە ئێسادا لەو چەند ساڵاندا زۆرە بینین چەندین کۆنفرانسی گەورەی نێودەوڵەتی ئەنجام دەدرێت بۆ پاراستنی ژینگە
بۆ لە دەستنەدانی ڕۆکەکان بەڕێز بۆ ڕۆگناکسێک وەکو لێ کۆڵەرێک لەو بوارە هەستەکەی مرۆڤایەتی و ئەگەر تایبەتە لە سەر ئاستی کوردستان قسە بکەین تا چەندێک زیانیان بە ڕەگ و سەرچاوی ڕۆکەکان گەیاندووە و بە تایبەت ئەو کەسانی کە بە دوای ڕۆکەکاندا دەگەڕێن بە هەر مەبەستێ بە خواردنی بە چارەسەر لە سەردەمی گرانیەکە بۆ نمونە یان یەک ڕۆک پێڵم لە سەردەمی گرانیەکە ڕۆکێکەکەی پێڵێن سالمە کە ڕۆکێکی ئەزگار بە نرخە و گران بەهاشە بە تایبەتی لەو سەردەمی گرانیا گرانیەکەی لە ڕادەبە دەربوو ئەمەندە بە شێوەیەکی ناتەندروستانە ناسروشتیانە کۆکرایەوە کاتوانم بڵێم چۆنەڵێ لە بین چوو نەما بەداخەوە تۆ لەو کاتا کە دەریێنی هێشتا ئەگەر گوڵی کردبێ هێشتا تۆکەی بڵاو نەبووێتەوە تۆکەی پێ نەگەیوە تا بڵاو بێتەوە جارێککە بڕوێتەوە خۆگەر ڕێگەی سەری شێو زیادکە تۆ هاتووی سەرکەکە دەرێناوە ئەمە ڕۆگە فەوتێنێ بەڕاستی نەک هەر سالمەش چەندین ڕۆکی تریش بە هەمان شێوە ڕۆکمان ئێستا ڕۆکمان هەیە لە ژێر ئەو مەترسیە بێت سالمە ئێجگار کەم بووێتەوە هیچە لەوانێکەوە کەم بووێتەوە بەڵێ چۆن جەنابەت خۆت ئەتوانی پارێزگاری لەو حەماس و خۆشەویستیە بکەی کە بۆ ئەم کارە هەتە لە ماوەی ئەم هەموو ساڵەدا و دڵنیاین هەر کەسێک کەشتێکیشی خۆش بوێ زۆر خەمخۆری ئەبێ لە بەرامبەریشە ئەبینی خەڵکانێکی زۆر هەن کە زەرەری پێگەێنن چۆن بەرگەیەوە ئاگری ئەزانی چۆنە ئەم بۆ چوونەش فراوانە من هەر زوو هەستم بەم مەترسیانە کرد لە هەموو ڕوویەکەوە لەبەر ئەوە هەڵساین بە دروستکردنی کۆمەڵەی ڕوەگناسانی کوردستان کۆمەڵەی ڕوەگناسانی کوردستان بۆچی جیهانەکەەوە کوتم فراوانە بەڵێ لە زۆر ڕوەوە ئەم کۆمەڵەیە پێویست بوو بۆیە دروستمان کرد یەکەم چونکە بابەتەکە تقریبن تازە بوو هاتبووە ناو کوردستانەوە گەشەی ڕووەک و بەکارهێنانی ڕووەک و سوودەکانی و زیانەکانی و شتێکی تازە بوو کەواتە وتمان ئەبێ کۆمەڵەیەکمان هەبێ کە بەڕاستی لەم بوارە شارەزایانە و چالاکانە ئیژ بکەن وی ئەو کۆمەڵەیەمان دروست کرد بەڵام هەندێکم و کوڕی هەر هەیە بەڵام بەرحاڵ ئێمە کارێکمان کردووە کە چۆنڵێ خزمەت بە ڕووەک بکرێ بە ڕووەگناسی ئەو خەڵکانەشی کەوا ڕووی تێەکەن سوودمەند بن کۆمەڵەکەمان فراوانە لە هەموو کوردستانە ئەنداممان هەیە ڕۆڵی جوان ئەبینن سوپاس بخوا کە هەڵە زۆر کەمە لە ناویانە بگرە هەر نییە سوپاس بخوا کەواتە ئیشکردن لەم بوارە زۆرە هەر بەوەشەوە نەوەستاوم لە فەرمانگەی هێن بووم توێژینەوەی کشتتوکاڵی لە بەکرەجۆ سەر بە وەزارەتی کشتتوکاڵە بێگومان لەوێش بەشێکم دروست کرد بۆ ڕۆکی پزیشکی بەشێک بۆ ڕۆکی پزیشکی کە چەندین ڕۆکی جوانی تیا بوو کە بەردەوام خەڵکان با بڵێن قوتابی و ئەوانەی کەوا پەیوەندیدار بوون بۆ بوارەوە هاتن سەردانیانە کرد زۆر بەلایەنەوە جوان بوو یان ئەوانەی کەوا خەریکی خوێندنی باڵا بوون ماجستێر دکتۆرا هاتوون سوودیان لێ بینیوە ئیتر تەنان لە دەروی وڵاتیش هاتوون لە خواروی عراقەوە زۆر لە فەرمانگەکان هاتوون بینیویانە شتێکی جوان بوو بەڵام تریستە نازانم چونکە من خانشین کرام لەو فەرمانگەیە ئاگام لێنەوە هیوادارین کە بەردەوام بن و ئەوانەی دواتریش ئەوانش زۆر بەدڵسۆزی کاری لەسەرکەن دەمێ بزانم کە لە ئەزمموی چەند ساڵی کارکردنی ئێوەدا کاتێک کە بە دڵنیایە کۆمەڵێک دەرمان و چارەسەری گرنگتان هەم باس کرد و هەم داوتانە بە چارەخوازەکان کە سەرلاتەکە تا چەندێک چارەخواز پابەندە بەو زانیاری و ڕێنماییەی کە پێی دەدرێت بۆ ئەوەی چارەسەرەکەی وەرگێت ئایا جادوو پرسیار پێکۆکۆ ئەەکەمەوە ئایا ئەو ڕووەکە پزیشکیانەی کە هەیە وەکو بە هەمان دەرمانە پزیشکی کیمیایەکانی کە دروست دەکرێن کاتی دیاریکراویان هەیە بۆ وەرگرت چارەسەر یاخود دەبێت لەسەری بەردەوام بێت دوای ئەومە بەستم پرسیارێکترە بۆیە با من یەک ڕاستی هەیە بە جەنابتی بڵێم کە تو هێی سەردانی منەکەی بۆ نمونە باوەڕکە ئەوەی کەوا نەخۆش بێ یەت کە سەیری بەرامبەرەکەکە ئەی خوێنێتەوە تا چەندێک ئەتوانێت سوودمەند بێ لەم کەسە لەبەر ئەوە زۆر مەبەستم بووە کە بتوانم سوود بە نەخۆش بگێنم کە ئەڵێم زۆر مەبەستم بووە
یعنی چی باوەڕکە ئەو کاتێک کە دەستم کردو هاتوومەتە ئەم بوارەوە ئەتوانم بڵێم لە ماوەی شەو ڕۆژەکە 15 سعات من ئەبواە بم خوێندایەتەوە بۆ ئەوەی پرچەک بم بۆ ئەوەی نەخۆشێک کە هات پێویستی بە شتێکی تایبەتی چارەسەرێکی تایبەتی بوو دەست نەنێم بەڕوویەوە ئەو شتێک کە ئەمەیە بزەبت بە تاواتی سوودی لێ وەرگێ بۆیە زۆر هەوڵمدا لە زۆربەی نەخۆشیەکانە ئەنجامم هەبێت سوپاس بخوا هەزاران هەزار جار سوپاس بخوا نەخۆش تا ئێستا کە هاتووە زۆر چاکسوودمەند بوو سوپاس بخواتە لە چارەسەرخوازەکانت ڕازی ئەوەندەی خۆت لە چیشم پێوت بوون بە گویان کردوون زۆر بەدەگمەن ئاخر هەیە چۆنەڵێ ئیهمالە گوێ ناتێ پێڵەی برا نانی سپی مەخۆ گوێ ناتێ چێخوا گۆشت کەم خۆ هەرەخوا چاوری مەخۆ هەرەخوا ساردی و شەکر مەخۆ هەرەیخوا ئەمانە کەمن بەڵام ئەوەی کەوا مەبەستی تەندروستی خۆی بێ و چارەسەری نەخۆشەکەی بێ بێگومان بە گوێتەکە سوپاس بخوانەی کەوا چۆنەڵێ سوودیان بینیەوە زۆرن سوپاس بخوا نەخۆشێک هەبوو بێتەلات یاخود جۆرە نەخۆشیەک هەبێ وای لێ کردبێتی ماوەیەکی زۆر گەڕابێتی بۆ ئەوی تایبەت چارەسەری ئەو جۆرە نەخۆشە بدۆزیتەوە پێش ئەوەی ئەوە ڕووبا من ئەو حسابم کردووە چ نەخۆشێک هەبوو لە هەمووی زیاتر گەڕای بۆ دوای چارەسەر وایە ئەها زۆرن وەڵڵا نەخۆشی زۆرە کە ئێستاش دەتوانم بڵێم چاری نییە بۆ نمونە کێشەی چاو زۆرم پێ ناخۆشە کە هیچم پێ ناکرێت ئۆتیزم زۆرم پێ ناخۆشە کە نازم هۆکارەکە چی و هیچم پێ ناکرێت بەڵام وەرە سەر شێرپەنجە تەنها ئەو ڕێنمانایی ئەو ڕێنمایانەی کەوا پێویستە سوودی لێ وەرەگرێت تەنها ئەگەر ڕێنماییش باسکەیت شەکر و ساردی واز لێ بێنە گۆشت زۆر کەم بکەرەوە هەموو شەیەگولاجێکی بنێشتە ساڵ پێویستە ڕۆژی 2 جار نیو کەوچکە چاڕەشکەی هاڕاو پێویستە هەنجون خواردن زۆر باشە سەوزەکان میوەکان زەڵاتەکان بە تایبەتی ڕۆنزەیتون لیمۆکە بە توێکڵەوە یەک لیمۆ یەک دانە سیر ڕۆژانە ئەمانە بێتە ئیسفادی لێکە سوودی لێبینێ بەڵام بۆ ئۆتیزم نازانم چی بڵێم بۆ کێشەی چاوی لاوازە نازانم چی بڵێم ئاوی سپی ئاوی ڕەشەیە نازانم چی بڵێم مەبەستم لە پرسیارەکە جەنابتە چ نەخۆشیە کە تۆ دەستەوەستانی بەڕاستی هیوای سەرکەوتن بۆ دەخوازین وەڵامەکەت دڵخۆشێکی زۆری تێدا بوو بۆ هەندێکی دیکەش هیوای تێدا ئینشاءڵڵا هیوا بڕا نابین هەز دەکەیت یاخود ئەمە بزانم ئەو ڕۆکانی لە کوردستان کە دایانبینی چ لایەنێکی سەرنجڕاکێشی زۆریان تێدایە مەبەستم لەوەیە کە لە ڕووی دەوڵەمەنی ڕۆکەکانی کوردستانەوە چ بەشێکیان زۆر بۆ تۆ سەرنجڕاکێشن من ماڵم لە بەکرەجوێیە ئەو شوێنەی کە پیا هاتم بەیانی قەراخەکەی چۆنەڵێ باخچەیەکە بە درێژایی جادەکە بەیبوون وڵاتی وایە ساڵانە چەندین ناتوان بڵێم چەندین دۆلار چەندین هزار دۆلاریان یان ناتوان بڕەکەی دیاریکەم بەڵام چەندین تەن بەس بەیبوونە ئەهێنێ لە وڵاتانەوە بۆ خۆی ئاخۆ چەندین جایتریش دە ئێمە لەسەر جادەکان هەیە ئێتە بزانە تەنها بەیبوونە حساب بکە و چەندین ڕوەکی تریش شارە زۆر و دەشتی بتوێن و دەشتی ئەو شوێنانە ڕاپەڕین و ڕانیاومانە پڕێتی لە ڕوەکی مرەکوژە ملوخیە کە سووریا و مصر و ئەم وڵاتانە ئەینێرن بۆ وڵاتان چەند ڕوەکێکی بە نرخە زۆر لە تۆڵەکە گرنگترە کە زانایەکی فەڕەنسی بە تۆڵەکە ئەڵێ نەخۆشی نییە چارەسەرینەکە بینەما ملوخیە زۆر لە تۆڵەکە گرنگترە مرەکوژە خۆزگە ئەمتوانی هەر ئێستا بچم یەکەیەکەی ماڵەکانی کوردستان ڕۆکێکی مرەکوژەی بەبەرم بۆی بیناسێ بۆیە لەم دوا بەکاری بێنێ بستم ئەوە پرسم کاکەوم ئێمە کللتوری کوردەواری خۆمان لە ڕووی خۆراکەوە دەزانین دەوڵەمەندە و کۆمەڵە خۆراکی کوردەواری و میلی زۆر باشمانەیە بەڵام سەرڕای ئەوەش بە جۆری ملوخیەکەی کە بەحست کرد زۆرنەی ئەوەندەی لە لای عەرەبەکان دەیبیستین ئەو چێشت و خواردنە دروستەکەن لە لای کوردی ئەمە نەبووتە باو ئایا هۆکارێک هەیە یاخود زۆری گیاکانە لە لای ئێمە و چەند جۆر ڕۆکمان هەیە کە نازانین بیکەین بە چێشت و بیخۆین ڕووەک ناسە کۆنەکانی عەرەب ئیشیان کردووە ڕووەک ناڵێم حەکیم بەڵێم ڕووەک ناسە کۆنەکانی عەرەب چونکە بەڕاستی ئێستا من زۆر بەدەگمەن ئەبینم
يعني عرب چەند ملیۆنە زۆر زۆرە زۆر زۆرە بەنەما سێرەکەی ئەو حکیمانەی کەوا هەن زۆر کە من لە چاو کوردستانە ئەمڕۆی کوردستان ڕێژەیەکی ماشەڵڵا زۆر لە ڕۆگناسی زۆر چاکی تایە من لە سعودیا بۆ ئەمرە گەرخوا قبوڵی کرد بێت چووم زۆر دوکان گەڕام زۆر شوێن گەڕام تەنها ڕوەکەکانی دانابوو کابرا کە داینابوو نێزانی بۆچی باشە باوەڕ کە ڕوێکێکم بینی بەحساب ئەو پێی و حەبە حیلوە یعنی ڕازیانە بەڵام لە کەتانێکی ڕەش ئەچوو کەتانێکی ڕەشی برێقەدار بێنە بەرچای خۆت ئەو پێی و حەبە حیلوە یعنی ڕوەگناسیان کەمە زۆر بەلاوە سەیرە لەگەڵ ئەوەشە ئەوان کۆنەکانی ڕوەگناسە کۆنەکانی ئیشیان کردووە بۆیە ملوخیان ناسانوە بە وڵاتەکەیان بە خەڵکەکەیان ئێمەش ئەرکە بەڕاستی ئەرکە لەسەرمان کە بۆ نمونە مناڵە مستە مرەکوژە شارە زورە موویە زانم مرەکوژە چییە ڕانیە زانیە مرەکوژە چییە دەشتەکانەوانێکەوە باخیانەیە لەمو دو بەکاری بێنە چۆن پەڵپینە لێنێ چۆ تۆڵەکە بەکارێنی سوودی لێبینی بەو شێوەیە بەکاری بێنە زۆر گرنگە بۆچی بەهار لێرە باسی کەم بۆ لێنجی جونگەکان بۆ کێشەی سنگ بۆ ئیلتیابات بۆ کۆکە بۆ قەبزی بۆ نەقسی ڤیتامینات ئیتر بۆ زۆر شت بەڕاستی وەختی خۆی سەردەمی فراونەکان سەردەمی لە دوای ئەوان سەردەمێک بووە کە تەنها ئەو خواردنە ئەو ملوخیەیە تایبەت بۆ مەلیکەکان لە مەلیکەوە هاتووە ڕووخەکە نای ملوکیە بووە بەرەبەرە ملوکیە نەماوە بۆ بە ملوخیە ێ باشە من ملوخیە بەشار زۆر پڕ بۆ نایخۆم بۆ بەکاری نایانم ئەگەر ملوخیە ناناسی تۆڵەکە بەکاربێنە بە هەمان شێوەی ملوخیە سوودی هەیە بۆ لێنجی بۆ قەبزی بۆ ئیلتیابات بۆ دنیایە کێشە چ بە زەڵاتەیی چ بە کوڵاوی دەشمەلا چەند پرسیارێک کە مەرجنی ئەگەر مەبەستان بوو دەتوان بە یەک گوشە وەڵام بنەوە یاخود ویستان بە چەند ڕستەیەک وەڵامم بنەوە چ ڕۆکێک هەیە کە خەڵکی ئێمە بە گژوو گیای دەزانەوە ئازانە تەنها گیایەکە بەڵام لە ڕاستیدا گەنجینەیەکی نادیارە وەڵا سوپاس بخواوە ڕۆکانەی کەوا ناسراون لە لای خەڵک وەکو خواردن بەکارێن ناسراون بۆ نمونە پیچک بێنە پیچک ئەمە خۆ ناسراوە خەڵگەی ناسێ و بەکارێندێت باوەڕکە ڕۆکێکە هەتا بڵێ بە نرخ سوودەکانی ئەگەر بڵێم لە سیر زیاترە لە سیر زیاترە بیکە بە کەلانە بیکوڵانە بیخۆ چۆنی خۆی بیخۆ دنیای سوودی هەیە لە کاری ڕۆگناسیدا چ دۆزینەوەیەکت هەبووە کە سەرسامی کردویت خۆت بۆتە جێگەی سەرسامی تۆ لە کاتێکا ئەو هەموو شتە ئەزانی و ئەبینی ئەزانی چۆنە تۆ سادەترین نەخۆشی نەک نەخۆش سادەترین نەخۆشی ئازارێکی هەیە ناڕەحەتیی هەیە کە یە پێت ئەڵێت چاک بووم زۆر دڵخۆشی زۆر شکر و سوپاسی خواکەیت نمونەی ئەمانە زۆر بەڵێ ئەگەر گیان لە ڕۆکدا هەیە ڕۆحی تێدا یاخود گیانی تێدا چۆن لەگەڵ ڕۆکەکان پەیوەندی ئەەکەیت ئەتوانی قسەیان لەگەڵا بکەیت یان ئێمە هەموو دەزانین گەشە دەکەن ڕۆکەکان خی گەورە دروستی کردوون گیانیان تێداوان بێگومان ئەو پەیوەندی مرۆڤ کە دەتوانێت دروستیکە لەگەڵ ڕۆکەکان ئەمە بەدەر لە بابەتی فانتازی لە چەندەها کەس یانی تەنان خانمێک لە ماڵەکەی کە گوڵێک بەخێو دەکات زۆرجارڵێ بەیانیان قسەی بۆ ئەەکەم گوڵ زیاتر ئەکات بۆ ئێوە وەک ڕۆک ناسێک کە چارە سەری لێوەرئەگرن باشە من پرسیارێک لە جناب دەکەم نەخۆش یانی نەخۆش یانی ئازار یانی ناڕەحەتی تۆ ڕووەکەکە چ بەتەڕی لە یەکەیتەوە بێگومان بەتەڕی لە یەکرێتەوە دوای وشکەکرێ ئەم ڕووەکە تەندروستێکی زۆر جوان و چاکی تایە چەندین نیشانەی جوانی تایە نیشانی چاکی تایە وزەی تایە تۆ ئەهێنی بۆ خۆت باشە کە بەکارێنی یانی وزەی ئەم ڕووەکە دێنا بۆ خۆت ڕاستە بەڵێ فی شفاء للناس بۆ هەنجوین خوا وەسفی کردووە ێ باشە خۆ هەنجوینیش سەرچاوەکەی چیە ڕووەکە هەر بێنە کەرەوز بکڵێنە لێ کەرەوە تۆ زیندووە تۆ لێەکەیتەوە تەواو لە گیانت خست بەڵام ئەم گیانەی ئەم ڕۆحەی ئەم چالاکی وزەی ئەم یەت بۆ تۆ کە بەکارێنی مستحیلە بەبێ سوود گەیاندن هیچ ڕووەکێک ئللا سوودت پێگەیەنێ
شتی هەڵەش ئیلا زیانت پێگەێنێ ئەمە قانونە ئەمە یاسایە مرۆڤی ئێمە بە پێی پێویست لە جەستەی خۆی تێگەیشتووە کاقەیوم ئەتوانم بڵێم نەخێر سوور ئەزانی شەکر باش نییە ئەو هەموو شەربەتە ڕەنگە و ڕەنگە بە تایبەتی لە ڕەمەزانە تو بەیانی تاوارێژ ناخۆی ئێوارچی ئەو هەموو شەربەتە ڕەنگە و ڕەنگە و لوقمەقازی و ئاردی سفر لە ناو ڕۆنێک کە نابێ بخورێ سوور کراوە تو تۆێنەی خۆی کەواتە جەستەی خۆت ناناسی نازانی چی پێویستە ئەگەر وانە بێ بڕۆ خستخانەکان بگەڕێ زانە چ وەزعێکە ئەمەیان دەپرسم نهێنیترین ڕووەکە لە کوردستاندا هەبێ و خەڵک نایناسێ نهێنیترین ڕووەک چییە کە بتوانین ئێمەش بیناسین وابزان وەڵامەکەیم وەرگرت ئەگەر بتەوێت یەکشت لەسەر ڕۆکەکان فێری هەموو کەسێک بکەیت بەتایبەت ئێمە لە ژینگەیەکی سەوزدا دەژین ئەگەر تەنها یەک شتیش بێت چیمان فێرەکەی پێمانەڵێ چی ئاخەجا توخوا من چۆن باسی دەریایە بکەم بە وشەیەک باوەڕ کە ڕووەگناسین سروشناسین ڕێک دەریایەک دەریا لە دەریاش گەورەترە ئەو ڕووەکانەی کە لە ماڵا هەیە هەچ کامێکیان بگری چەندین سوودی جوان جوان چەندین نیشانەی جوان جوانی هەیە بۆ نمونە تەنها بۆ نمونەیەکی بچکۆلە کەسێک قڕقەنەیەکی بەردەوامی هەیە قڕقەنەی بەردەوامی هەیە زیرە لە ماڵەکەیە هەیە بڕۆ یەک کەوچکەچا زیرەی هاڕاو بکەرە ناو پیاڵەی ئاوی گەرم مەیاڵە سار بێتەوە بەش لە تێنی بیخۆ کەچە ڕزگارتەکە کاخەیوم ئەگەر جەنابەت ئامۆژگاری ماڵی کوڕێک کچێکی خۆت بکەیت کە تازە ماڵ دروستەکەن بۆ لەم تازە بۆ ئەوی ببێ بەخوو لەلایەن باشە چەند ئینجانێک خۆت ژمارەکەی هەڵبژێرە لە ڕۆکە سروشتیەکان چی هەڵ ئەبژێری بۆی لە ماڵەکەی نەبڕێ و خۆی بەخێوی کاو بیخوا زۆر باشە لاڤەندەر زۆر جوانە کە ئەڵێم جوانەمە بەسم لە جوانی گوڵەکە نییە گوڵی جوان زۆرن بەڵام لاڤەندەر نیشانەکانی سیفاتەکانی جوانن گوڵێکی زۆر نەرم لەسەر خۆ ئارام بەخش بۆ سەرێشە بۆ ئارامکردنەوەی جەستە بۆ خەوێکی ئارام 6 حەوگەڵا ورد بیجنە بیکەرە قۆریەکەەوە نیو پەرداخاوی تێکە با بکڵێ و کوچایەک بیخۆ زۆر گرنگە بۆ سەرێشە حتا بۆ دڵ بۆ غازات بۆ چەوری جگەر ئیتر بۆ ئارامی جەستە بەڕاستی ئارامیەکەی خۆی بەخشێ بە تۆ لە دوای ئەوە ڕۆزمارین تامی ناخۆشی مریشک ئاغا تامی بۆ نەچی ناخۆشی هەیە بە تایبەتی کە بە پاڵ دوکانەکە تێپەڕە بیت چەند بۆنە نازانمە چۆن نەخورێ بەداخەوە بەرحاڵ ڕۆزمارین بەکاری بێنە بۆ بۆنی مریشک بۆنی گۆشتەکەی ئیتر سوودەکانی بابوەستێ بۆ غازات بۆ ئێلتیابات بۆ چەوری جگەر بۆ چاراکردنی سووڕی خوێن لە هەموو جەستەتا بە تایبەتی لە کەلەی سەریشە ئیتر بۆ دڵ بۆ زۆرشت دوای ئەو دوانە دوای ئەو دوانە وەڵاهی نعنا زۆر مویمە تەرخون زۆر مویمە ڕیحانە زۆر مویمە حەقە هەبێ حەقە هەموو ماڵێکتی هەبێ ڕیحان نعنا تەرخون ڕۆزمارین لاڤەندەر دەستان خۆش بێت من زۆر سپاسانەکەم ئەگەر شتێک ما بێ مەبەستان بۆ بیڵێن یاخۆت پێشکەشی بیرخانی بکەن لە کۆتاییدا کار دەدەمە جەنابتان گەرچی ئەوەی کە لەو ماوە کورتەتە زۆرترین ئامۆژگاریتان پێداین وەک کاری هەمیشەییتان سوپاسان ئەبێ من سوپاسی جەنابت بکەم کە تۆ بوویتە هۆی ئەوەی کەوا من بتوانم سوودێ بگەێنم بە بینەریان بیسەریان هەوڵاتی سپاسانەکەم زۆر خۆشحاڵ بووم یاخوا بێ لە دەستەکانتان خۆش بێت بینەر بیسەرە خۆشویستەکانی بیرخان تکایە بە ئاگاداری ئەو گەنجینە و زێڕۆ گەوهرە بە نرخانی کوردستانمان بین وە لە سەرتۆپی هەمویانەوە زانا و ئەو کەسە بیرمەندانەمان کە هەر یەک لە بارێکدا خزمەتمان دەکەن
کاقەیوم بەڕێزیان گەورەیان کردین تەشریفیان هێنا لەم پرۆگرامە لەگەڵمان نابوون خی گەورە بیان پارێزێ لە ساق و تەمەند درێژیان بکە ئینشاءالله بەڵام لە هەموومانە گرنگتر ئەوەیە تا چەند ئێمە گوێگرێکی باشین بەڕێزیان وەک گوتم لە سەرەتاوە ڕەزیلی ناکەن لە پێدانی ئامۆژگاریەکان بەس ئایا تۆ تا چەندێک خۆتت خۆش دەوێ و زانیارەکان بەکاردێنیتەوە بۆ خۆتانی ژێ دێڵم تا بیرخانێکی دیکە هەمیشە لەش ساق بن.